بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتان بەو هیوایە کە ژیانێکی هەڕ لە ئاسوودگی و تەندروستیتان بێت و مەجالتان بێ بەرنامەی ئەم جارێشمان چاولێک بن. بەڕێزان، دوو بابەت بەدەست ئێمە گەیشتە بوو کە زۆرتر حاڵەتی وەکو گزارشی بوو کە من لێرە ئەڕۆمە سەری کە زیاتر لەسەر مافەکانی نەخۆش، مافەکانی دوکتەر یا کارمەنگەر تەندروستی یا یاسا چۆن لەگەڵ ئەوانە هەڵس و کەوتەکە بەرخورد یاسایی لەگەڵ ئەوانە چۆنە، پێش ئەوەی کە سەردێڕی بەحسەکەمان بۆ باز بێت، من ها ئەو گزارشانە کە ئەو نامانە کە وەکو گزارشەکە وتم بۆتانی بخوێنمەوە. گزارش ئەوڵمان بینەرێکمان بۆمانی نووسویەتی کە ئەڵێ بە چاوی خۆی بینیویە کە لە یەکێک لە مەتەبە پزیشکەکانە دکترێک نەخۆشێک لە ژوورەکەی خۆی دەرکردووە. ئەم بەڕێزە پرسیاری کردووە ئایا پزیشک ئەو مافەی هەیە؟ بینەرێترمان ئەویش هەر حاڵەتی گوایە، بەڵام جیاوازیگەرێک هەیە لە بین حاڵەتەکانە، ئەڵێ ماوەیەکی پێش لە بەردەم ئورژانس بیمارستانێکە کەسێک کە داوای دەرمانی کردووە، دیارە ئەو دەرمانیشە دەرمانی بووگە کە بۆ مشکلاتێکی شخصی کە بوویەتی ئەو کەسە داوای دەرمانی کردووە، ئیتر ئێش و ئازاری بووگە و توێ دەرمانێک پێبن ساکتی بکەن، و توێ دیار بوو لە کارتۆن خەوەکانیش بووە. ماوەیەکی زۆر هات و هاواری کردووە لە بەردرگای ئۆرژانسە، کەس گوێ پێ نەداوە. دواتر مەعموور هاتووە و لەبەر دەرگای ئۆرژانسی ئەو شوێنە دووریان خستوەتەوە. ئێمە زۆر جار لە ئەخباریشدا ئەبینین بازە جاریش گرتەگەر ڤیدۆیی یا وێنەکان بڵاوە کردێتەوە کە ئاڵۆزگەری دروستە بێت لە نێوان نەخۆش و دوکترە، لە نێوان ئەوانەی کە هەمڕای نەخۆشن لەگەڵ نەخۆشاچن بۆ سەردان ئەڕن بۆ نەخۆشخانەکان، لەگەڵ کارمەنگەر تەندروستیە ئاڵۆزگەری تێتە پێشەوە. بەڵام ئەوەی کە تا چه ئەنازەیەک ئەوە ڕێگە پێدراوە یا ڕێگەی پێنێدراوە، بەڕاستی ئەتاین لە جواب ئەوە بڵێن کە کولتورەکان جۆرا و جۆرە. بۆ وێنە لای ئێمە ئەگەر کەسێ نەشتەرگەری جەڕاحی پرگێت یا بە هەر هۆیەکە لە نەخۆشخانە بێت، شتێک بەناو ملاقات هەیە، ڕۆژگەر ملاقاتی بۆ دیاریەکەن، بە لێشا و کەس ئەڕوا بۆ لایە و ئەتر فەزایەکی سەخت و مشکڵیش حتا بۆ کارمەنگەر تەندروستیت چەند ساعاتی دروستە بێت تا ئەو ساعات گەر ملاقاتە تەواوە بێت. بەڵام لە شوێنگەر ترازن شاید ئەوە جزء کولتور نەوێ، ئەسڵ فەرهەنگێکی وا نەبێت، کەس نەمینی لەبەر دەرگای نەخۆشخانەکانە، کەوتمەوە ڕەتی هەیە بە کولتور و جیاوازیگەرێ کولتورەکان هەیەە. یا قانونیش جیاوازی خۆی هەیە، هەموو قانونێ بە فەرز لە یا یاسایە کە لە بەشی پزیشکیە لە بەشی تەندروستیە شاید لە هەموو شوێنێکە وا نەبێت، بەڵام جیاوازیگەرێک هەیە، تەشابوهاتێک هەیە لە نێوان ئەو قانونگەرە کە وتم زیاتر هەڵەگەڕێتەوە بە جیاوازی کولتوریەکە. بەڵام هەر نەخۆشێک صاحب مافە، یعنی هەر نەخۆشێک صاحب مافە بۆ وێنە ئەوەی کە لە هەڵبژاردننی دوکتر خۆی بزانێ بۆ لای کام دکترە ڕوات یا دکتر بگۆڕێت، هەروەها مافی نەخۆشەکە چاوەڕوانی خزمەتگوزاری بێت، یعنی بە دوواداچوونی بۆ بکەن نەخۆشیەکەی چییە، ئازمایشە، ئەکسە، هەرچێکەکە بۆی بنووسن. ئەوەیش هەیە کە ئەبێ نەخۆش بزانێت کە نەخۆشیەکەی چییە. بۆ وێنە 30 تا 35 ساڵ لەمەوە بەر ئەگەر کەسێک سەرەتانی بوایت بە کەسە نزیکەکانیانە ئەگوت و لیان ئەشاردەوە ئەو کەسە نەیەزانی. ئەگەر تاریخەکەی من هەڵم نەکردوێ 30-35 ساڵ لەمەوە بەر لە ئێرانە، لە باقی شوێنەکانتر نازانم، بەڵام قانونێک هات کە
ئیتر نەخۆشی وەک شێرپەنجەیە سەرەتان ئەبێ لە نەخۆش نەشاردرێتەوە پێ بڵێ کە ئەو نەخۆشە هەیە چارەسەریشی هەیە ئەمە چارەسەرەکانە ئەمە دەرمانەکەیە ئەمە پرۆسەکەیە هەروەها بۆ دوکتریش مافکەری دیاری کراوە وەکو ئەوەی کە لەو مافکەرەکە ئەتوانین بڵێن کە ئەوێ یەکسانی و بەرابەری بۆ هەموو کەسێک دابنێ کە سەردانیەکە وەکو نەخۆش پێشکەشکردنی ئەو زانستەی کە هەیەی ئەو خزمەت گوزاریانە کە هەیەی بە یەکسان بۆ هەموو نەخۆشەکان بێ جیاوازی ڕەگەزی نژادی زوانی ئەبێت ئەوانت لەبەرچاوە بگرێت دیارە ئەگەر حاڵەتگەرێکیشی بۆ بێتە پێشەوە کە مشکلاتێک لە نێوان خۆی و ئەو نەخۆشە بێتە پێشەوە مافی ئەوەیشی هەیە کە دەرمان یعنی پرۆسەی دەرمان مەراحل دەرمانی لەوێەوە قەتکات نەوەی کە بە کولی ئەو نەخۆشە بە فەرز لە ژێر چاودێری بڕواتە دەرەوە بەوەی کە مەسەڵ بڕوات بۆ لای دوکتێکی تر لە شوێنێکی ترە خزمەت گوزاریەکانی بۆ پێشکەشکەن بەڵام بۆ ئەوەی کە بزانین لە وڵاتە پێشکەوتوەکان دنیاشدا ئایا ئاوەها مشکلاتی هەیە یان نا من مەقالێکم بۆتان هەڵبژاردووە کە چەند دوکتری ئەمریکی و هاوکات چەند وەکیل کە یارمەتی یەکیان داوە تاتوانیانە ئەم مەقالە بنووسن بەڵام بەهۆی ئەوەی کە مەقالەکە زۆر دوور و درێژە و هەروەکە لە سەرەتای بەرنامەکە وتم جیاوازیگەرێکی کولتوریش هەیە لە نێوانمانە بۆ وێنە لای خۆمان و پێم وانە بێت ڕابتێکی وا لە نێوان نەخۆش و دوکترا بێت کە بە فەرز بە ئیمەیل یا پۆست ئەلکترۆنیکی بەیەکەوە و ارتباتیان بێ یا لە واتساپە دوکتەرەکە بێژێ وەزت چۆنە بۆ نەخۆشە و نەخۆشە بێژی ئیمڕۆ ئاوا بووم بەهۆی ئەو جیاوازی فەرهەنگیگەرە من ئەو بەشیەکە تقریبا وەکو کولتور و شێوەگەرێکە ڕوو ئەدات لای خۆمانە من ئەو بەشیمە بۆتان هەڵبژاردووە کە مشابهەتگەرێکمان هەیە بەیەکەوە بۆیە ئەو مەقالەیشە کە وتم لە یەکێک لە وڵاتە پێشکەوتووەکانە چە لەباری سەنعەتەوە چە لەباری زانستی پزیشکیەوە ئەمریکایە کە نووسراوە لەوێ وا دەست پێکە ئەڵێت بازێک لە ناخۆشەکان بەردەوام لەسەر موعید بۆ بەدواچوونەوە و پەیگیری کارەکان خۆیان ناینەوە دەستورالعەمەڵە پزیشکیەکان ئەو شتانەی ئەو پارێزانەی کە دوکتەرەکان بۆ ینی نووسیوە لەبەرچاو ناگرن لەگەڵ باقی کارمەندانی بەشەکانی دیکەی تەندروستی ڕەفتارێکی باشیان نییە یا ڕەفتارێکی نەشیاویان هەیە جا ئەم پرسیارە هاتووەتە ئاراوە ئایا ئەبێ ئەم ڕەفتارانە تەحمڵ بکەین وەکیڵەکان دادگوستەری جوابیان ئەوەیە کە نا ئەم ڕەفتارانە نابێت تەحمڵ بکرێن ئەمانە ئەتوانێت دلیلێکی باش بێت بۆ ئەوەی کە مەرحەلەی دەرمان تەواو بکرێت لەگەڵ ئەو نەخۆشانە ئەتوانێت اخراج یا دەرکردن یا جوابکردن بڵێن باشترە کە جوابکردنی نەخۆش لە مەتەبی دوکتریش ئەتوانێت بەهۆی ئەم هۆکارانەوە بێت کە وایەوتووە یەکێکی ئەوەی کە اطلاعاتێکی نادروست با بە دوکتەر لەسەر پێشینەی نەخۆشیەکەی لەسەر ئەو تاریخچەیە اطلاعاتێکی نادروست با بە دوکتەرەکە کە ئەویش لەسەر ئەو کارگەر ئەو اقداماتی پزیشکی کە ئەتوانی بیکە سەری لێ بشێگەیانە سەر لە دوکتەرەکە بشێنێت یا ئەوەی کە نەخۆش بیاوێت بە بەهانەی ئازار و ئێشەوە دەرمانە مخەدرەکان زۆر بە دوکتەرکە کە یا میزانەکەی بواتە سەرەوە یا ئەوەی کە زۆر لە دوکتەرکە کە دەرمانی مخەدرم بۆ بنووسە کەو کەسە ئەگەر دوکتەر نوسخەکەی بۆ نووسی بڕوات لە داروخانە دەرمانەکان وەربگرێت جیا لەوەیشە تادیدکردن و هەڕەشەکردن لە دوکتەر و باقی کارمەندانی تەندروستی ئەمە گوتوویە ئەم هۆکارگەرە ئەتوانێت بێتە مافی ئەوەی کە دوکتێک ئەو نەخۆشە جواب بکات
لەم مەقالە یەکێک لەو وەکیلگەرە کە زۆر شتی نووسیوە و زۆر بە ڕێگەر قانون و یاسا چوێتەوە کەسێکە بەناو ئێریکا ئادلێرە کە کەسێکی وەکیلە لە شیکاگووە ئەڵێت بەڵام هەروە بە ئاسانی نییە کە دوکترێک بە بۆنەی ئەو کارانەوە ئەو نەخۆشە جواب بکات، ئەو نەخۆشە لە مەتەبی خۆی ئیخراج وەدەری بنێ ئیدامەی دەرمانی یا ئیدامەی دەرمانی لێ قەت بکات. ئەبێ دوکتر بزانێ ئاگایی بێ بە یاسا کە لەباری قانونیەوە ئەو ئیجازەیە پێدراوە یانە ڕێگە پێدراوە کە نەخۆشێک بە یەکێک لەم هۆکارانە و کە ئیتر وا تەشخیص بدات کە ئەبێ جواب بکرێت ئەو نەخۆشە جواب بکات یان نە. هەرم وەکیلا کە ئادلەری ناوە لە درێژەدا ئەڵێت کە ممکنە دوکتر بیر لەوە کاتەوە کە دلیلەکەی شەرعیەتی هەیە مەشروعە بۆ دەرکردن و جوابکردن و ئیخراجکردنی نەخۆشێک لە مەتەبەکەی یا ئەو پرۆسەی دەرمانیە کاتە هاتووە بەلای ئەوە و بەڵام ئەبێ ئەو پزیشکە هەمیشە ئەوەی لەبەرچاو بێ کە نگرانی و مشکڵای قانونی لەسەر ڕێگای هەیە، هەروە بەخۆڕایی کە کەسێک جواب بکات لە مەتەبەکەی بیکاتە دەرەوە. ئەگەریش متمەین نییە لە یاسا چۆن لەگەڵ یە بەرخوردەکە ڕێگەی یاساییەکان، ئەبێ حتمما لەگەڵ مشاورێکی حقوقیە مەشورەتی بێت ئەو دوکتۆرەکە ئایا مافی هەیە نەخۆشێک پرۆسەی دەرمانی قەتکات لە لای خۆیە و یا ئەو مافەی نییە. هەروە ئەم وەکیڵە وایڵێ کە ختمکردن یا تواوکردن بە ئیدامەی دەرمان بەهۆی ئەوەی کە جیاوازی یا تەبعیز بەرئەساس نژاد بێت، جنسیەت بێت، گرایشگەر جنسی بێت، ئەتوانێت دلیلێکی قانونی بێت کە ئەو نەخۆشە لە پزیشکەکەی خۆی شکایەت بکات. یعنی لەو حاڵەتە ئەو شاکی حەق بە شاکیە ئەو کەسێک دوکترێک ئەگەر تەبعیزێک چ لەبار نژادیە و چ لەبار جنسیەت و جنسیەت ئەوەی کە ژنە پیاگە یا ئەوەی کە گرایش جنسیەکەی چییە، ئەگەر ئەوە تەبعیز لەو بابەت و نیشان بدات لەبەر قانونەوە ئەو دوکترا وەکو جرم مجازاتی ئەنجام داوە. ئەڵێ پزیشکان ئەبێت تاو جێگایە کە ممکنە بۆیان بە مستەند سازی یعنی دلیلیان بێ، برهانیان بێت، قسەکردن لەگەڵ ناخۆشەکانیان نەیهەڵن کە ناخۆش خۆی بڵێ ئێتر درێژە بە دەرمان نادەم و چارەسەرەکان قەتەکەم و نایم و بەلاتان. یعنی ئەڵێت ئەبێت دوکتر بە ئارامی لەگەڵ ئەو نەخۆشە قسە بکات بۆ ئەوەی کە ئەو نەخۆشە نەگەی بۆ مەرحەلەیە کە ئێتر بڵێت من درێژە نادەم بە چارەسەر و دەرمان و ئەو مەراحلە. ئەگەریش بە هیچ شێوەیەک بە نەتیجە نەگەیشتن ئەو پزیشکە ئەبێ ئیتمینان پیا بکە کە ئەم نەخۆشە بە گۆڕینی دوکتر ئیدامەکاری ئەدات بە دوای کارەکانیە، یانێ بە دوای دەرمان چوونە، بە دوای درێژەی مەعالیجە. یعنی ئەبێ ئەو دوکترە ئەگەر کەسێکیشی جواب کرد ئەو ئیتمینان خاتریە بێت ئەو پزیشکە کە ئەم کەسە هەڕوا بە شۆن ئەوەیە پیسە لای دوکترێکی ترەوە بە دوای دەرمانە بڕوات، ئەبێ ئەو ئیتمینانیشە بێت ئەوەی کە ئیتمینان بێت کە ئیتر ئەمە نایێتەوە بۆ لای دوکتر. ئەوە ئەبێ ئەڵێت ئەبێ بە دووادا چوون کات ئەو دوکتەرەکە مستەند سازیشی بێت، یعنی ئەو کەس هاتووە بۆ لای داوای چی کردووە، چۆن بووگە پرۆسەکەی ویرۆگرفتی چۆن چووگە بەرەوە، ئەوانە ئەبێ مستەند سازی کات، یعنی وەکەوەی کە پەروەندەیەکی پزیشکی لای ئەو پزیشکە بێت. لەو مەقالە نەتیجەی تاقیق و متاڵعەیەکی نووسیوە لە 800 دانە لە مەرکەزی مراقەبەتگەر سەرەتایی وەکو دەرمانگاکان وەکو بەشی ئۆرژانسەکان کە لەسەر دوکتەرەکان کراوە. 90% دوکتەرەکان لانی کەم یانە نەخۆشێکمانیان حداقل نەخۆشیان لە توول زەمەنی حرفەی زەمەنی ئەو حرفەی پزیشکیان هەیە ئیخراج کردووە.
یانێ لە سەدا 90 پزیشکان تەجروبەیەکی وایان هەیە کە ئیتر بە ماوەی کەسێک 20 ساڵە پزیشکە، کەسێکە 10 ساڵە پزیشکە، بە ماوەی ئەو زەمەنە 90% یان تەجروبەی جوابکردنی نەخۆشیان هەیە. ئەڵێ زۆرترین هۆکارەکان کە بە قسەی دکتۆرەکان تەبقە و ئامارەی کە دواتر جەمبەنیان کردو لە جەدوە لەدایەناوە ئەمانە بووبن کە ڕەفتاری نەشیاوی نەخۆش بووە نسبەت بە کارمەندان تەندروستی یان خودی دکتۆرەکە. ئەوە یەکێک بووگە لە هۆکارەکان. یەکی لە هۆکارەکان تریش ئەڵێت ناخۆش ئەگەر ئێش و ئازاری درێژخایەنی بووە، سیاست منزوری ئەو مەرزگەرە هەیە کە بۆ ئەو دەرمانە ئازارشکێنگەرە هەیە، ئەو نەخۆشە ئەو مەرزگەریە نەخس کردووە. دوایەواڵێت ئەو نەخۆشانەی کە بەردەوام قەرار ملاقاتیان لەگەڵ دکتۆرە ناتوونێتەوە، سەردانیان نەکردوێتەوە، لەو کاتێک کە دیاریەکەن ئەوێ سەردان دکتۆر کاتاوە دکتۆرە بزانێ کە ئایا پێشرفتی حاصل بوو بە بەرەو چاکتر بوون چووە یا نەخۆشیەکە بەرەوە خراپتر بوون چووە. ئەڵێت ئەوەیشە یەکێکتر بووگە لەو هۆکارانە کە دەرمانیان قەت کردووە. دکتۆرێک بە ناوی جاکۆی ئۆکین کە دکتۆری خانوادەیە، دیارە شاید ئەوەیشە لە کولتوری ئێمە نەبێ پزیشک خانەوادە هەر جارێک بۆ لای پزیشکێکی یا هەر جارێکی بۆ دەرمانگای ببینی. ئەو دکتۆرێکە هەفتەیە پێش و مانگی پێش و ڕۆژی پێش و لەوێ بوو کەسێکی ترە. ئەو کولتوریشە لای خۆمانەوە نەنیر، بەڵام لە وڵاتگەر پێشکەوتووە پزیشک خانەوادە هەیە، یانێ ئەو کەسە پەروەندەی پزیشکیەکەی فایل پزیشکیەکەی ئەڕواتە بەر یەکدانە پزیشکە و پزیشکە هەمیشە چاودێریەکە. ئەم دکتۆرە کەوتمە ناوی جاکۆی ئۆکینە، پزیشکی خانوادەیشە لە مرکزێکی پزیشکیە لە جۆرجیای جنوبیە. دیارە لەو جۆرجیاشە منتەقەکە زۆرتر گوندنشینە، یانە گوندنشینەکان سەردانیەکەن خەریک تەبابەتە. ئەڵێت لە نێوان 3000 نەخۆش کە لە ساڵی ڕابردووە ئەم ویزیتیانی کردووە و مەعاینەیانی کردووە، مەجبور بووە کە سییانیان لە مەتەبەکەی خۆی یا لە ئیدامەی دەرمان جواب بکات. ئەو ئەڵێت کە سەرەتا لەسەر مشکل لەگەڵ ئەوانە قسەم کردووە، بە درێژایی قسەم کردووە، لەسەر ڕەفتار و کردەوەیان هەوڵم داوە ڕێگای بدۆزمەوە کە ئیخراجیان نەکەم یا جوابیان نەکەم، بەڵام ئەوان ڕەفتارەکانیان ڕەفتاری خۆیان ئیسلاح نەکردووە. ئەوەیشە بوو کە ناچار بە دەرکردنیان بووە، یان لە نێوان 3000 نەخۆش کە سەردانی کردووە لە ماوەی ساڵێکە ئەو مەجبور بووە کە سێدانیان جواب بکات. ئۆکین کە ئەم پزیشکەیە ئەڵێت ناخۆشێک سەردانمیە کرد بە ساڵاچوویش بوو، بە کەلیمەیەکی خراپ نەشیا و بانگی لێ ئەکردن. دیارە کەلیمەکەیش وەکو جنێ و شتێکی خراپ بوو، گەوشەیەکی خراپ بووە. ماوەیەک تەحمڵم کرد، دواتر منشیەکەیشمی هەر بۆ ناوە بانگ لێ ئەکرد و بە ناخۆشەکەیشم وتووە تۆ بێت دکتۆرێکی تر بدۆزیتەوە و تر بۆ دەرمانی خۆت و لە شوێنێکی ترە بە شۆن چارەسەریش بگەڕێ. ئەڵێ دییان نەخۆشێکی ترم بووگە کە 4 جار قەراری ملاقاتی بووگە، هەر 4 جارەکە نەهاتووە و بە ئیمەیل و واتساپ پەیامی بۆم نووسیوە، وای نووسیوە کە ئەگەر ئەمڕۆ شتێکی بەهێز و قەوی بۆ ئاعسابم نەنووسی، منزوری دەرمانە، ئەگەر دەرمانێکی بەهێز و قەوی بۆ ئاعسابم نەنووسی، ئەوەی تر هۆش و حافیزەی خۆم لە دەست ئەدەم. ئۆکینیژێژێ پێم وتووە لە هەر واتسابە پەیامم بۆی نووسیوەتەوە کە ڕۆژی چەند جار ئاوا پەیامگەرێکی بۆم داوە، وتومە من ناتوانم دەرمانێک قەوی بۆت بنووسم تا نەتبینم، تا مەعاینەت نەکەم، باشترە بە دوای دکتۆرێکی ترە بگەڕی بۆ چارەسەرکردن کە ئەو بتوانێت بێ مەعاینە بێ هیچ شتێک دەرمانێکی بەهێز و قەویت بۆ بنووسێت. یەکێکی تر لەو مشکڵاتەی کە ئەو دکتۆرانە باسییان کردە کە بووەتە هۆی ئەوەی کە دکتۆر نەخۆش جواب کرێت، ئەوەیە کە مشکڵاتی ماڵیە یا مشکڵات اقتصادیە. بەڵام
ئادلێر کە وەکیڵەکەی ئەڵێ بازێ لە نەخۆشەکان بە هەر هۆکارێک بەسەبەب هەر هۆکارێکە لێ نێوانیان دێتە پێشەوە لە نێوانیانی ئەو دوکتر داوای ئەو پوڵ و پاراناکەن کە پەرداختیان کردووە، یعنی ئەو مشکڵاتێک کە تێتە بەرەو بۆ ئەو کەسانە لەو دوکترە دوایەوە کە مشکڵەکاتە پێشەوە داوای ئەو پوڵ و پاراکە کە مەسڵن بۆ ویزیت داویە بۆ ئازمایش بۆ ئەشعا بۆ سنۆگرافی ئەوەی داوە ئەوێ دەژێت ئەو پارە و پوڵانمە بۆ هەڵگەڕنیتەوە پێم بێت یعنی پوڵ ویزیت و ئەو خزمەت گوزاریە. ئادلێر وەکیڵەکە ئەڵێ ئێمە موافقەوە نین کە خزمەت گوزاری پێشکەش ئەو کەسە نەکراوە، بەڵام باشتر ئەوە یعنی مەعاینە کراوە، ئازمایشی بۆ کراوە، ئەشعا و ئەکسپەرداری و سنوگرافی هەمومانی بۆ کراوە، بەڵام پارەکەتان بڵێن ئەوەی کە پارەکەتان ئەدەمەوە و هەروەها دوایەوە کە پارەکەیشتانم داوە ئیتر ئێوە ئیخراجن جوابەکردن و ناتوانن سەردان من بکەنەوە. بە بڕوای ئەم وەکیڵە عالم بەشەدا لە ئێرەدا ئێتر ڕابطەی دوکتور و مریزەکە گەیشتووەتە حدێکە غیرە ممکنە کە ئیتر بتوانی تۆ پەیوەندیان بۆ دروستەوە بکەیتەوە. پرسیارێکە تێتە پێشەوە ئەڵێت بە چ شێوەیەک لەباری ئەخلاقی و هەروەها لەباری یاساییەوە ئەو نەخۆشانەی کە مشکل سازن و مشکلیان هەیە ئەتوانن ئەخراج بکەن. ئەمە وەک پرسیار هاتووە تۆزی حدات کە هەروە بە ئاسانیش نییە کە نەخۆشێک هەروە بە ئاسانی دەربکرێ جواب کرێت لە مەتەبی دوکترە. AMA کە شۆرای قەزایی و ئەخلاقیە لە ئامریکا وا تۆزی حدات لە حاڵەتێکدا کە دەرمان پزیشکی دیاری و پزیشک دەرمانی پێدەست کردووە دوکتر ناتوانێت دەرمانەکە قەت بکات، یعنی حالە وەسەت و ناوەڕاستی دەرمانەکە ئەو دوکتر ناتوانێت ئەو نەخۆشە لە دەرمان قەت بکات بێ ئەوەی کە دوکتەرەکە پێشتر اختارێکی پێ کردووە، یعنی بێ ئەوەی کە اختارێکی داوێ بۆ نەخۆشە بێت پرۆسەی دەرمان مەرحەلەی دەرمان لێ قەت بکات. ئەبێ فرسەت بدرگێ بە نەخۆشەکە بۆ ئەو نەخۆشیشە کاتی بێ دوکتری جێگوزین دەرمانی جایگوزین لە هەر جێر بۆ پەیگیریەکانی خۆی پەیاکە. ئادلێر ئەڵێ ئەگەر کتوپڕ یا کتوپڕ کارەکان ناخۆش ناتەوا و بەجێ بێڵن دوکتەرەکان یا ئەوەی کە کارەکانیان لێ قەت بکە بێ ئەوەی کە کارێکت بۆی کردوێت تا ئەو نەخۆشوە بتوانێت درێژە بە دەرمانی خۆی بدات کارێکی خلاف قانونە دوکتر ئەبێت لە بەرابەر قانوندا وەڵام دەربێت. ئەڵێت ئەگەر حاڵەتێکی وایش پێش هات دوکتر ئەو مافەی نییە کە بە کولی بۆ ئەوەی کە نەزانێت دەرمانی لێ قەتکا بۆ وێنا و نەخۆشە توش حاڵەتی وەک حاڵەتگەرێکی خەتەرناک تا سنووری مردنیش بڕوات ئەو حەقیە نییە دوکتر کە ئیخراجی بکات لە دەریکە ئەبێت حتمما مطمئن بێت کە ئەو کەسە ژیانی لە مەترسیدا نییە دوای ئەوەی کە لە مەتەبەکەی ئەم ئیخراج کرا چووە دەرەوە. ئەڵێت بۆ ئەوەیشە کە دوکتر لە بەرابەر قانوندا نەڕواتە ژێر پرسیار لە بەرابەر قانونە مەحکوم نەوێت ئەبێ 6 ڕێگەی هەیە. یەکێک ئەوەی کە خەتەمەشیەکانی مەکتوب کات مستەنەد سازی کات وەکو سەنەدێکی پزیشکی وەکو پەروەندەیەکی پزیشکی چەندێک پارەی داوە ئەو کەسە دەرمان و ئازمایش و فەحسەکان و هەروەها هەڵسوکەوت مؤدەبانە ئەو کەسە لەگەڵ کارمەندەکانە لەگەڵ خۆیان ئەوانە هەمووی مەکتوب کردوێ لەگەڵ کارمەندە من مەبەست ئەوەیەکە و کەسێکی بەفرز حاڵەتگەرێکی ئەوەیە کە زۆر قساکە کەم قساکە خەموکێ هەیە تووڕەیە لەو حاڵەتگەراوە نەبێت مستەنەدی کردووە پێشتر. ئەوەی مشکلاتەکەش ئەبێت سەبت بێت کات و ساتەکان ئایا سەر کاتی خۆی هاتووە و توێژ لەگەڵ نەخۆش بە دقت و بە سەرسۆنگا ئەنجام درابێت. ئەبێ مشکلاتەکەی نەخۆشیش بزانێت یعنی دەرکی بێت ئایا و مشکلاتە ئەتوانێت مشکلاتێکی ڕۆحی ڕەوانی بێت یا مشکلاتێکی مادی و اقتصادی بێت. لە چوارم بەشی ئەڵێت کە ئەبێ نەخۆش فرسەت بدرێت تا مراقبەت یا ئەو ئیدامەی دەرمانەیەکی جێگوزین بۆ چارەسەر نەخۆشەکەی خۆی بدۆزێتەوە، یعنی ناتوانێت کتوپڕ بێژێت تەواو
لەوێ وێڵیکە ئەمە ئادلەر وەکیڵ ئەو شەشتانەسە کە تەوسیاکە ئەبێت پزیشکان ئەبێ 30 ڕۆژ پێشەوەی کە ئەو کەسە جواب بکەن اختاریان پێبن کە ئێمە درێژە نادەین بە دەرمانەکان بە دوای ڕێگەیەکی ترە بگەڕێ بەڵام ئەگەر حاڵەتێکی ئۆرژانسی هاتە پێشەوە گیان ئەو کەسە لە خەتەرە بوو ئەگەر لە 30 ڕۆژیش ینی لە 1 مانگی زیاتری خایاندووە ئەو دکتۆرە جواب بووە کە ئەبێت جواب دەرەوە بێ بۆ ئەو نەخۆشە لە حاڵەتگەرێکی ئۆرژانسی و کتوپڕە ئەڵێ لە پێنجە ئەڵێ اختیاری کەتویش بە نەخۆشەکە قەستی هەیە ئەو مراقبەتگەرەکە ئەیکا لەو قەتی بکات باشتر وایە هەردوو لە مشاوریشیان بێ یانێ هەردوو لە مشاوری حقوقیان بێ دیارە مشاور حقوقیە لە وڵاتێکی وەک ئێرانە زۆر زۆر سەختە و تا بۆ زیندانیش ئیجازە نان وەکیڵێکی بێت ششش ئەڵێت ئەم کە هەر وەکو ئەو چەند بەندی پێشوویە ئەڵێت ئەوێ لە ئەو نامێکی کەتویە دەرجبێت کە لە چه تاریخێکە تەسمیم گیراوە لە کەیشە قەت ئەکرێت ئەو بە دوواداچوونی ئیدامەی دەرمان بۆ ئەو کەسە قەتەکە ئەڵێ چۆنیەتی گرتنی دەرمان و نسخە و چۆنیەتی تەماس لەگەڵ ئەنجومەنگەر پزیشکی تر و ئەقدامی 30 ڕۆژە ئەگەر ئۆرژانسەکە کە بووە ئەبێ ئەوانە هەموو ئەوانە وەکو فرسەت بەو نەخۆشە بدرگێت کە ئەوانە بدرگێت تا بتوانێت نەخۆشەکەی دکتۆرەکەی بگۆڕێت دکتۆر ئۆکلین کاو دکتۆر بوو واوتمان لە ناوچێکە کە زۆرتر گوندنشینن لەو منتەقە ئەڵێت ئەبێ شانسی دووبارە بین بە نەخۆشەکان ئێمە خۆی پزیشکەوە ئەڵێت ئەو لە ناوچەیەکی گوندی و قەزا کە خزمەتەکات شوێنێکە خزمەتەکە کە گوند و قەزان ئەڵێ نەخۆشەکان شانسی وایە نییە کە دکتۆر بگۆڕن دیارە لە گوندەکان ئامریکا کە هەیە لەبێش ئەو مشکلاتی کەمبوونی دکتروشتە هەیە ئێژێ کاری ئەم دکتۆرە ئەو گزارش نووسیە کە کاری یانێ دکتۆر ئۆکلین لەگەر نەخۆشەکانە بەناوبانگە بەتایبەت لەناو ئەو نەخۆشکەرە کە سەختن کارکردنیان لەگەڵیانە ئەڵێ ئەم نەخۆشە بەناوبانگە و هەروەها کە دکتۆر ئۆکلین خۆی تەوسیە کردووە کە لەگەڵ نەخۆشەکانە قسەکات بۆیە احتیمالی هەیە نەخۆش بڵێ من مەجبور بووم لە نێوان هەزینە و خەرج و مەخارج پزیشکیەکەم و لەلایەک و دانانی نان لەسەر مێزی خواردنەکەمە یەکێکیان هەڵبژێرم ئەڵێت ئەبێ ئەوانە لەبەر چاوە بگریت بینەرانی خۆشەویست ئەگەر ئەوانەی کە بەرنامەی ئێمە تاقیبەکەن ماوەی پێشیش وەڵاممان بوو بە چەند دانە نامە یەک بینەرێکمان کە لە ناوی ئێران و نامێکی بۆمان نووسی بوو سەرتێڕی نامەکەی ئەوە بوو کە نانیان دەرمان کامەیان کە وەزعیەتی ئێرانی تۆزێحتا بوو ئەو وەزعەکە لە ئێرانە هەیە جالیبی هەیە لە ئێرێشەکە وڵاتی پێشکەوتووە ئامریکایە یەک دانە دکتۆرە دیارە مواجه بوو لەگەڵ ئەوانە لەوێشە وتویە وەختی ئەوە لە بەرچاومە بێن نەخۆشی تێ بۆ لام ئەڵێ ئەو پارەکە لە گیرفانمە بووە نەمزانیوە کامی پێ هەڵبژێرم بۆ خەرج و دەرمانی خۆم بە دوواداچوونی بۆ بکەم یا نانی بسێنم بینمە سەر سفرەکە یا سەر مێزەکە یعنی شتێکی مشابه لە هەردوو وڵاتە بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی تر لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی تەندروستی و سڵامەتی بۆ هەموو لایەکان بۆ ئاواتە خۆست